ئەو خەڵکە لێرە کۆبوونەتەوە یادی ڕۆژی سەربەخۆی وڵاتەکان دەکەنەوە، نەکەش و هەوای باراناوی و نەترس لە ئاسایش ڕێگر نەبوو لە کۆبوونەوەکەیان. لە واشنگتن مێمۆریال و لینکن مێمۆریال ڕۆژێکی درێژ چاوەڕوانی ساتەکانی شەویان دەکرد. ئێمە شتی زۆرمان لە مێژوودا تۆمار کردووە، هێشتا منیش گەنجم، خەڵک ڕوو دەکەن ئەم وڵاتە وەک وڵاتێکی پێشڕەو بۆ ئەوەی ببن بە بەشێک لە وڵاتە، مایی شانازیە بۆ من. کەشە بارانەوەیەکە تەنها دیمەنی خەڵکەکەی گۆڕی بوو، دەنا بارانەکەش بە پێکەنین و سەماکردنەوە بەڕێدەکرا. دەنجی گۆرانیەکان ئەو ناوەی پڕکرد بوو کە تیپی مۆسیقای جیاواز بەشداریان تیا کرده بوو. شانازیەکە من ئەمریکیم، لەو باوەڕۆدام لە مێژووی ڕابردوودا هەستمان بە شتێکی زۆر جوان کرد لێرە. کللتورێکی زۆر جیاواز لێرە دەژین، هەر یەکە و لە شوێنێکەوە هاتووە بۆ ئەوەی لێرە بژی. بە دڵنیاییەوە ئەوە شتێکی جوانە، ئەمڕۆ ئاهەنگ بۆ شتێکی مێژووی دەگێڕین. ئەم بۆنەیە بەلای ئەمریکیەکانە وەک زۆر بۆنەی تر نییە. خەڵکێکی زۆر کۆ دەبنەوە لە هەمبەر ئەوەشدا هێزەکانی پۆلیس ڕێوشێنی تویتۆریان گرت بۆ بەر، بەڵام پەرۆشی بەشداربوونیان بێهۆ نییە. هەمووی بۆ ئەو وڵاتەیە کە 50 ئەستێرە بە ئاڵاکەیانەوە و لە ئاسمانی ئەم وڵاتەیە ئەشکێتەوە. وڵاتەکەشیان لە دنیادا دەنجی دلێرە. یاریە ئاگرینیەکان و ئاسمانی تاریکی واشنگتۆن هەر جارە و ڕەنگێکی بەبەردار دەکرا. بە کۆتایی هاتنی دەنگ و زرمەی یاریە ئاگرینیەکانیش ڕۆژی سەربەخۆی ئەمریکاش کۆتایی هات. یحیا بەرزنجی دەنجی ئەمریکا، واشنگتن دیسی.